بافڵتاڵەبانی کۆبوونەوەی ئەم هەفتەیەی پارتی و یەکێتی هەڵوەشاندەوە. دانوستانەکانی پێکێنانی حکوومەت هەڵدەپەسێردرێت و پرۆسەی سیاسیش لە هەرێم پەکی دەکەوێت. دوای نزیکەی 2 مانگ لە هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان هیچ لە دۆخی پرۆسەی سیاسی هەرێم نەگۆڕاوە. پەرلەمان جگە لە سوێند خواردنی پەرلەمانتاران دەست بەکار نەبووە و هێشتاش دەستەی سەرۆکایەتی هەڵ نەبژێردراوە. ئەمە جگە لەوەی دانوستانەکانی پێکێنانی حکوومەت وەستاون هاوکات پارتی و یەکێتی کە هەر یەکەیان 2 کاندیدیان بۆ دەستەی سەرۆکایەتی پەرلەمان پێشکەش کردووە پرسەکەیان بەکراوەیی جێهێشتووە. بەپێی زانیاریەکانی تیوار شاندی پارتی داوایان لە یەکێتی کردبوو کە ئەم هەفتەیە کۆببنەوە و چاوەڕوانی وەڵامی یەکێتی بوون بۆ دیاریکردنی ڕۆژی کۆبوونەوەکە. بەڵام سەرچاوەی کیاگەدار بە تیواری ڕاگەیاند سەرڕایەوەی بافڵتاڵەبانی چەند ڕۆژێکە لە دەرەوەی وڵات گەڕاوەتەوە، بەڵام کۆبوونەوەکەی دواخستووە و وتوویەتی با برادرانی پارتی جارێ پەلەیان نەبێت. لەلایەکی ترەوە دۆخی سووریا و گۆڕانکاریەکانی وڵاتەش کاریگەری لەسەر دۆخی سیاسی هەرێم دروست کردووە و سەرنجەکان زیاتر بۆ لای ئەو گۆڕانکاریانن. بەپێی قسەی سەرچاوە ئاگادارەکەی تیوار یەکێتی چاوەڕێی چەند داواکاریەکە کە پارتی وەڵامیان بداتەوە، بەتایبەت وەرگرتنی پۆستی سەرۆکی حکوومەت یان سەرۆکی هەرێم. بەم پێش بێت پرۆسەی سیاسی لە هەرێم دوای 2 مانگ لە هەڵبژاردن بە جۆرێک لە جۆرەکان پەکی کەوتووە. پارتی و یەکێتیش زۆرینەی پەرلەمان و دانیشتن ئەنجام نادەن و پەرلەمانیان پەک خستووە. ئەمە جگە لەوەی کۆبوونەوە و دانوستانیش لە نێوانیاندا ڕاگیراوە. بەم پێشهاتانش بێت پارتی و یەکێتی هەردووکیان لەسەرەوە کۆکن کە جارێ ڕێک نەکەون، بەڵام لە دیمەنە گشتیەکەدا زیاتر وا دەردەکەوێت کە یەکێتی پرۆسەکەی ڕاگرتوێت. یەکێتی نیەتی وایە بۆ دوای هەڵبژاردنەکانی عێراق پێکێنانی حکوومەت دوا بخات، بۆ ئەمەشیان ڕۆڵی وڵاتانی هەرێمی و بەتایبەت ئێران کاریگەرە. هاوکات هەرچی پارتیشە پەلەیەتی لە پێکێنانی کابینەکە و چاوەڕوانی یەکێتیە. هەرچی لایەنەکانی تریشە تەنها نەوەی نوێ چاوی لەسرە بۆ بەشداری لە حکوومەت کە ئەویش بەبێ یەکێتی خورسە بچێتە بەرەی پارتی و پێکێنانی حکوومەتەوە. دوجار پرۆسەی سیاسی هەرێم پەکی کەوتەوە و لە ناو تونێلێکی تاریکدایە کە جارێ ڕوون نییە ئەو سەری تونێلەکە کەی دەردەکەوێت و ڕووناک دەبێتەوە.